سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵام کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش. ئەمڕۆ چوارشەممە 22 خەرمانی 1402 هەتاوی بە بەرنمەیەکی ڕاستەوخۆی تر بە بۆنی نزیک بوونەوە لە ساڵیادی ژینای جوانەمەر بوو دەستپێکی شۆڕشی ژینە لە خزمەتاندێ. ئازیزان هەروەک ئاگادارن خەریکن لە ساڵیادی شۆڕشێک نزیک دەبینەوە کە ماوەی ساڵێکە دوای قەتلی حکوومەتی ژینە لەلایەن گەشتی ئەرشادی ڕژیمەوە بە ڕەمزی ژینە ئەمینی و شۆڕشی ژن ژیان ئازادی کۆمەلگای کوردستان و ئێرانی هەژاند و بەشێکی زۆر لە تابۆ هێڵە سوورەکانی ڕژیمی ئیسلامی تێکشکات. کۆماری ئیسلامی ئێران کە زەربەی قورسی لەم ئاخێزە بەرکەوتووە بەردەوام هەڕەشە لە حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و کەمپەکانیان دەکات و بەزاندنی سنوورەکانی هەرێمی کوردستانیش دەکات کە شوێنی نیشتەجێبوونی ژمارەیەک زۆر لە هەڵسوراوانی سیاسی خەڵکی سەفیل و ژن و منداڵە. ئەم بابەتەش ناڕزایەتی بەشێکی بەرچاو لە ڕووناکبیران کەسایەتی و لایانی سیاسی لە هەرێمی کوردستانی بە شوێن خۆی داهێنا و لەم بارەیەوە ڕاگەیاندنیان بڵاو کردوێتەوە. ئێمە بۆ تاوتۆکردنی ئەم بابەتەوە هەڕەشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی سێ کەسایەتی بەڕێز میوانی بەرنامەی ئەمڕۆمانن کە ئەوانیش بریتین لە کاک نیسان نەودینان ئەندامی ڕێبەری حیزبی کۆمونیستی کرێکاری، بەڕێز کاک خسرە و سایە سکرتێری حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان و بەڕێز کاک حسین حەمیدی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە. هەرسێ بەڕێز بە خێراتنتان پێ دەڵێم زۆر سپاس بۆ ئەوەی کە بەشداری بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆمان بوون. فەرموو کاک نیسان. بەڵێ زۆر سپاس، منیش خۆشحاڵم لەو بەرنامە داوەتم، زۆر سپاسانەکەم و سڵام عەرزەکەم لە خەمەتی میوانانەی ئەو بەرنامە و خۆت و هاوکارانت و بینەرانی خۆشەویستی بەرنامەکەتە. زۆر سپاس. کاک حسین تکایە فەرموو. منیش زۆر سڵام هەیە بۆ ئێوە هاوڕێیانی خۆشەویست و بینەرانی تلڤیزیۆنی کۆمەڵەت لە هەرکوێکەن، هەروەها میوانانی بەڕێزی بەرنامە کاک نەسان نەودینیان هاوڕێی دیرین و خۆشەویستم، زۆر چاوم ڕۆشن خۆشحاڵ بووم. هەروەها کاک خۆسرە و بەداخەوت هەسووری نابینی من نازانم بەرحاڵ زۆر خۆشحاڵم کە لەم بەرنامە هەموو سپاسانەکەم بۆ ئەم بانگێش. زۆر سپاس بەخێر بێن. بەڵێ بەداخەوە کاک خسرە و نهاتۆتە سەرهێڵ هاوڕیان لە ئوتاق فەرمان ئەگەر دەکرێت من ئاگادار بکەنەوە ئەگەر کاک خسرە و هاتۆتە سەرهێڵ با بفەرمێت. کاک خسرە و دەنگی ماتان هەیە؟ زۆر باشە، تا کاک خسرە و دێتە سەرهێڵ با ئێمە لەگەڵ بەڕێزان کاک حسین و کاک نیسان بەرنامەکەمان دەست پێکەین. سەرەتا پێشەوەی کە پرسیارەکان دەست پێ بکەین بە هەر لێرەشەوە بە بینەرانی ئازیزی تلڤیزیۆنی کۆمەڵە بڵم کە ئێوەش دەتوانن بەشدار بن لەسەر ئەم قسە و باسە و ڕاوبۆچوونی خۆتان و بگرێتوانن پرسیارێکیش بنێرن کە ئێمەش ئاراستەی میوانەکانی بکەین و تاوتۆ بکرێت. و بەو ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتانە دەتوانن لە تۆڕ میدیایی واتساپ ڕاوبۆچوونەکانتان بنێرن بۆمان. با لە کاک نیسانەوە دەست پێ بکەین بە ئیجازەی کاک حسین. کاک نیسان سەرەتا با لێرەوە دەست پێ بکەین. پێناسەتان بۆ شۆڕشی ژینە و لێکدانەوەتان و هەڵسەنگاندنتان بۆ شۆڕشی ئەم یەک ساڵە چۆن دەبێت، چۆن هەڵدەسەنگێنن؟ خۆب ئێمە هەم من خۆم شەخسەن لە تلڤیزیۆنی ئێوە و لە تلڤیزیۆنی خۆمان و کەسگەرترەوە باسی شۆڕشی ژن ژیان ئازادی، شۆڕشێکە لە یەک ساڵی ڕابردووە بە قەتڵی حکوومەتی مەحسا ئەمینی ژینە دەستی پێکرد کردووە. کەس نییە لە سەتحی ئێرانە کوردستانە و بە دەرەجاتێ زۆر لە سەتحی بینەلملەلیە دنیا لەگەڵ کاراکتر و بۆچوون و بێسڵا مەبنای کۆمەڵایەتی و ئێعترازی ئەم شۆڕشە نائاشنابێ. بە نەزەری من یەکێ لە مدێڕنترین و پێشکەوتووترین شۆڕشێکە کە حەداقل لە زیاتر لە نیم قەڕنی گوزەشتا یا زیاتریش ئێمە شاهدی بووین. بۆنەوە ئەم شۆڕشە توانی بە شکڵێکی معجزە ئامیز کۆمەڵانی خەڵک لە سەتحی سەراسەری ئێرانە بە یەک و متحدکە بۆمە توانی یەکێ لە پایەهای ڕژیمی تەبەهکاری جمهوری ئیسلامی کە تەبعیزی جنسی، حیجاب و قەوانینی ئێفاف و حجاب و شەرعیە بەسەر ژنانە
تەحمیلکە ئەم شۆڕشە توانی ئەمانە بخاتە لاوە و خۆی بە قودرەتی خۆی بەتایبەت لە ڕۆژێکا کە مەراسمی ژینا لە ئایچی بەرگوزار بوو ڕووسەریەکانیان لابرد ڕێژەیەکی زۆر مهم لەلایەن ژنانەوە و کچانەوە و هەمڕاهی و حەمایەتی کۆمەڵانی خەڵک لەوێکە چەندە هزار نەفەر بوون ئەنجام بدەن. شۆڕشی ژینا بە نەزەر من یەکێ لەو نقطە قووەتانەی جامعەی ئێرانە کە توانێت بە سەرنجام بگا نقطە پایانێکی بە نەزەر من نییە پێشگە لە سەرکەوتن بۆ بۆنەوە کە ژیان ئازادی بۆ خۆی مەفهومێکی کامەڵەن ئیجتیماعی هەیە. ژن بە معنای تەواوی چالشێکە کە جمهوری ئیسلامی چواردەهەی ڕابردووە تا ئێستا لەگەڵ کۆمەڵانی خەڵکە بەتایبەت لەگەڵ ژنانە لەسەر مەسەلەی تەبعیزی جنسی بوویە. ژیان بە معنای مەعیشەت کەرامەت زندگیە ئازادی بە معنای ئەو معنایە کە ئەوڕۆ ئێمە تەلاشی بۆکەین بۆ ئازادی بەیان ئازادی تەشەکل ئازادی ئەحزاب ئازادی جوڵانەوە و ئێعتساب و حرەکەت دەرنەتیجە ئەو مۆعجزە ئازاد وتم بە شکلێکی کامەڵەن زۆر بەرز توانی ناو کۆمەڵانی خەڵکە ئەم شعارانە بکا بە شعارێکی کۆمەڵایەتی ئیتحاد و هەمبەستەگیە و ئەمە بە نەزەر من یەکێ لەو شۆڕشانەیە کە ئەتوانێت قسەی ڕۆشن بکە و ئەزانێت چیەڵێ. ئەگەر خیزشی 96 97 ئابان و دەیمانی 98 کۆمەڵایەتی تر بوو کۆمەڵانێکی زۆرتر تیا بەشداریان کرد بەڵام شۆڕشی یا خزشی کۆمەڵایەتی ژنژیان ئازادی لەوە چووە پێشتر هەم ئیتحاد و هەمبەستەگیەکی دروست کرد هەم لە سەتحی بینەلملەلیە ناسراوە هەمین کێ بە نەزەر من ئەزانێت چی هەوێ ئەویش سەرنگونی ڕژیمی جمهوری ئیسلامی کردێ زۆر شاخصی تر لەسەر ئەهمیەت و جایگای شۆڕشی ژنژیان ئازادی قسە بکەیت. سپاس. بەڵێ زۆر سپاس. پێما بێ کاک خوسرەویشمان لەگەڵ کاک خوسرەو دەنگی ئێمەتان هەیە؟ هاوڕانەگەر دەکرێت من ئاگادار بکەنەوە من لێرە تەسویری کاک خوسرەو دەبینم بەڵام دەنگی بۆ من نایەت. ئێمە دەنگی ئێوەمان هەیە. بەڵێ بەداخەوە دەنگی کاک خوسرەو نایەت و دیارە کێشەکە لە لای خۆیەتی هیوادارم کە بتوانێت بەشدار بێت لەم بەرنامەیەدا. زۆر باشە کە کاک حسێن دێنە لای بەڕێستان دیارە هەرە و جۆرەی کە کاگنیسان ئاماژەی پێدا دیارە ئەم شۆڕشە خاڵی بەهێزیشی بووە خاڵی لاوازیشی بوو. یەکێک لە خاڵە بەهێزەکانی کە زۆر بەرچاو بوون ئەم پێشەنگایەتی ژنان بوون بەڕاستی ژنان کۆڵەکەی ئەم شۆڕشە بوون. ئێوە داهاتووی ژنان چۆن دەبینن؟ من سەرڕای ئەوەی کە لەم ڕۆژە کە بەرەو پیری ساڵڕۆژی مەرگی ناوەختی ژینا هەست سڵاوە نێرم بۆ ڕەوانی پاکی بۆ بنەماڵەی سەربەرزی بۆ هەموو خەڵکی کوردستان بۆ هەموو گیان بەختکردوانی ئەم ڕێگاکە ژینا یەکێک لەوانە بوو سڵاوە نێرم بۆیان بۆ بنەماڵەکانیان خۆمان بە شەریکی خەمیان مانزانیگە و بەرحاڵ خەسارێکی گەورە بووە لە هەمومان کەوتووە ئەم جوانگەلەکە بەدەست یەکێک لە قاتڵترین و سەرکوتگەرترین ڕژیمەکانی سەردەم ئەمانە خوێنیان ڕژیە. بەڵام ڕابطە پرسیارەکەی جەناب تا من بەشێک لەو قسە و باسە کە بەرحاڵ کان نەسان فەرمویان تایید یەکەم قسەکانی بەڵام ئیزافەتر بەر ئەوە وازانم یەکێک لە گرنگترین خصوصیاتێک کە ئەم شۆڕشە بووی ئەویش خصلەتێکی زەد مەزهەبی بوو. ئێمە بۆ خۆمان ئاگادارین کە لە 100 ساڵی ڕابردووە هەر نۆعە حرەکەتێک بۆ ئاڵوگۆڕ لە ئێرانە دەستی پێکردووە 3 باڵی بووە هەمیشە 3 باڵ لەم حرەکەتێرا بەشدار بووگەن. یەکێکی جەرەیانی چەپی کۆمەلگا و چەپی ناو جامعە بووە بەشێکی بۆرژوازی بووگە بلاخرە باڵەکانی بۆرژوازی جیاواز و بەشێکی چی هەمیشە مەزهەب بووگە.
بەڵام ئەم جارە ئەم شۆڕشە ئەم حرەکەتە ئەبینیت جگە لە ئەوەی کە لە مەسەڵەن شوێنێ وەک وەک زاهدان کە بارحاڵ ڕنگ و بۆی مەزهبیان هەسوو بارحاڵ ئەوان مزگتەکان وەک سەنگەرێک چاولیەکەن بۆ خۆیان، بەڵام لە سەراسەر ئێرانە مەزهب جێگەی نییە یا ئەساسەن حالە ژێر زەربی کاری ئەم شۆڕشە. ئەمە خصوصیەتێک گەورەست بەڕاستی. ئەگەر ئێمە ئەم شۆڕشە بە سەرکەوتن بگەیت وازانم پلەیەک جامعەی ئێران بەرەو سێکولاریزم بەرەو دنیایەکی نوێ ئەوە کە تاریخەکەی بەگشتی ئەگۆڕێت. جیا لەوانە کە بارحاڵ ئەو بەحسەکە کانەسان فەرموویان مەسەلەی ژنان، مەسەلەی ئازادی، مەسەلەی هەموو شتێک، بەڵام ئەوەیە زۆر خصوصیەتێکی بەرجەستە. بەڵام لە ڕاتە تەک ژنانە بە تەور واقعی ژنان لە تەی ئەم 44 ساڵە ئینسان زۆر جیالەوە افتخارەکە کە ئەم جامعە سەرڕای ئەم گشتە فشارە، سەرڕای ئەم گشتە حرەکەتەی دەوڵەتی کە بۆ ئەوەی بتوانێت دەنگی ژن ببڕێ، بۆ ئەوە بتوانێت دەنگی خەفەکە، بۆ ئەوە بتوانێت سیاسەتەکان خۆی بسەپێنێتە سەریا و بێدەنگی بکە وەک جنسی دەسی دوو، بەڵام مقاومەتێکی بێوێنە کە ژن کردیە لەم جامعە واقعاً ئینسان سەری سوڕەمێنێ ئەم گشتە توانایی و هێزە لەکوێ هەست. لە ئەم مدەتا گشتی ئێمە 6-7 مانگ بوو کە لە ئەوجی قودرەتی ئەم شۆڕشا بوو. لەو 6-7 مانگە بزانە ژنان چه حرەکەت و ئەنرژیەکیان لێ ئازاد بوو کە دنیای هەژان بە تۆر واقعی. دنیای هەژان بۆ معناکە جامعەی ئەم وڵاتە غەربی گەلا خود جامعەکان خود مردمەکەی وایان پێات بوو ئەم حرەکەتیانە بە حرەکەتێکی نمونازانی و پێیان وابوو کاشێ ئەمان ئولگوی لێ بگرن. منەزانم دەوڵەتەکان هانە سەر پاژنەی خۆیان و دەوڵەتەکان و حکوومەتەکان جۆرێکتر بیرەکەنەوە کە 180 دەرەجە لێل خەڵکەکانیانە فەرقی هەست. بەڵام واقعاً خەڵکەکان زۆر بەگشتی ئێمە هیچ پارلمانێکی ئەم وڵاتە ئوروپایە لە نەبووە کە پارلمانتارێکەڵ نەسێت و قژخۆی نەبڕێ، پارلمانتارێکەڵ نەسێت و سڵاو بنێرێ بۆ جەسارەت و لێهاتووی ژنانی ئێران. لێ ئەم ژنانە داهاتووەکەی هالە قودرەتەکەیە، هالاوا کە بتوانێت تەشەکول پێیا بکە، بتوانێت بارحاڵ ئەم قودرەتەکە هەسی پاشەکشێ نەکا. بە نظر من پاشەکشێ ناتوانێت بکات، چون ئەگەر لەوە بەرتر تەنیا مەسەلەی حجاب بوو، ئەگەر تەنیا نازانم ئەوە بوو کە حەق و حقوق فەردی بێت و ئەمانە ئیسە لەعانە بە شێوەی عمومی بە شێوەی گشتی داوای حەق و حقوقێکی گشتی ئیجتماعیە کردێت و لەما بارحاڵ پیاوانیش نەقشیان بووگە. ئەوە نییە کە ژن بە تەنیا خۆی مبارەزەیەکی ژنانە بکە بۆ حەق و حقوق خۆی، بەڵکو زۆرێک لە پیاوانی پێشڕە و لە کۆمەلگا هاتینە سەر پشت ئەم جەریانە. وەختی لەسەر گۆڕی گیانبەخت کردووان باوکێک هەڵەسیێژی ئەگەر کەسێک ئیتر لە مەولا ئەگەر گەرەکی بێت زۆر پیاو بنوێنێژە بێژی وەک ژنا، ئەمە معنای هەز معنایە وەسە کە بەرحاڵ جایگا و مەقامی ژن لە ئەم شۆڕشە گەیەسە ئاستێکی ترکە تا ئیسە وا نەوگە. هەرچی کەسە حتا لە ناو ئەحزابی سیاسیە هەر کامێک لە ئێمە بلاخرە لە حزبێکی سیاسیە فعالیتمان کردوە ئیسە لەعانە زۆر بیرەکەینەوە لەوە بۆ لە ئەندامانی کومیتەی ناوەندی ئێمە ژنان کەمن، بۆ لە هەیئەتەکانمانە ژنان کەمن، بۆ ئەمانە ئەمە شتێکە لەسەر ئێمە خۆمان بە فشار ێزانین. ئەم فشارە، ئەم ئینقلابە، ئەم ئێعتراز و مبارزە و ئەم لێهاتوویە کە ژنان لەم جەرەیانە نیشانیاندا تەحمیلی کردە بە هەموو کەسێک. بەڵام ئێمە وەک بارحاڵ وەک قەدەمێکی مثبت چاوی لیەکەین و ئەتوانێت تەغییر بات و ئەتوانێت ئاڵۆگۆڕ بە وجود بێرێت و هیوادارم واقعاً بەم هاڵۆگۆڕە لە جامعەی بەشەری یا جامعەی ئێرانە. ئێران بۆ خۆی بە تۆر واقعی وڵاتێکە کە ئەتوانێت هەر نوع تەغییرێکی تیا بە وجود بێت تەسیری نێونەتەوەی دابنێت لە منتەقەکە بە بۆنەی وەزعیەتێکە کە خودە ئێران هەسی. فەرق ناکات چه حکوومەتە بێتە سەرکار، بەڵام تەغییری تیا بە وجود بێت ئەتوانێت تەغییر لە دەوروبەر خۆیان بە وجود بێنێت. بەرحاڵ ئومیدوار کونەندەست من پێم وایە. زۆر باشە.
با لێرەشەوە هەردوو میوانی بەڕێز ژاگادار بن بەداخەوە کاک خسرە و نەیتوانی لەم بەرنامەیەدا بەشدار بێت داوای لێبوردنی کردووە دیارە ئینتەرنێتی زائیف بووە و داوای لێبوردنی لە هەردوو میوانیش کردووە ئێمەش پێمان ناخۆش و بەداخەوە حتمما لە ڕۆژانی داهاتوودا پەیوەندی پێوە دەگرین واداریم توانە لەم بەرنامەدا بەشدار بێت کاک نیسان با بینەوە لای بەڕێستان دیارە کاریگەری ئەم شۆڕشە لەسەر کۆماری ئیسلامی تاسیری داناوە زۆر داما و شپرس بووە و لەسەر ئەمانەشە خۆتان ئاگادارن کە بەردەوام هەڕەشەی هێرشکردنە سەر بڵێن کەمپەکانی پەنابەرانی کوردی ڕۆژهەڵات نیشتەجێ لە هەرێمی کوردستان دەکات بۆ ڕواننەوەی مەترسیە و هێرشانە باشترین کاریگەرترین کارێک کە دەبێت بکرێت بۆ پاراستنی سڵامەتی ئەم کەسانە دەبێت چی بێت نظر من زۆر کارەکرێت بکرێت کە بەداخەوەی سەر کاک خسرە و نییە ئەو کارەوە بەشێکی زۆر لە هەڵسوڕاوانی سیاسی ئەحزابی چەپ و کۆمونیزمی کارگەری و کۆمونیستەکان کە کەم نین لە کوردستانی عێراقا بە نەزەر من هەزاران نەفەرن ابتکارەکەیان دەست پێ کردووە و ئیقداماتی و تەوافقاتی بینی دەوڵەتی عێراق و جمهوری ئیسلامیان محکوم کردووە و تەنەفر و ناڕزایەتی خۆیان لە حکوومەتی ئیسلامی بە شکڵێکی کۆمەڵایەتی لە ئیمزاهای نزیک بە 200 نەفەر یا زیاترە دەربڕیوە ئەمە یەکی لەو ئیقداماتەیە خۆ ئێمە منیش خۆم بە عنوان کەسێک لە کوردستانی عێراقا نیروی مسەلح بووم زندگیم کردووە ئێمە هیچ وەختێ وەکو میوان نەبووی ئێمە ئەم ئەحزابە لە کوردستانی عێراقا هەن هەمیشە ڕەوابەتێکی زۆر کۆمەڵایەتی سیاسی نزیکیان بووە لەگەڵ کۆمەڵانی خەڵکە لە کوردستانی عێراقا لە عێراقا و لە جێگەرترا خودی ئەمە بە نەزەر من جیاوازیەکەم ئۆپۆزیسیۆنە هەیەتی لەگەڵ حتا مۆقعیەتێکە مجاهدین لە بێسا ئوردوگای ئەشرەفا بووی ئەم جیاوازیە زۆر گەورە و بەرجەستاکە دەنەتیجە هەمیشە کۆمەڵانی خەڵ لە عێراقا ئەحساسی مەسئولیەتیان بەرابەر بە ئۆپۆزیسیۆنی بێسا مستەقار لە کوردستانی عێراقا کردووە لەلایەکی ترەوە بە نەزەری من حتا ئەگەر ئەم تەوافقاتە و قەراردادهایە کە بەسراوە وتویانە تا 26 شەهریوەر ئەبێ جێبەجێبێ کە ئەلبەتە ئەمە تەبلیغاتێکی جەنگیە لە واقع ئێوە خۆتان ئاگادارن ساڵێکە زیاترە ئەم تەوافقات و قەرارداد و رابطەی دیپلۆماسی و ڕایزەنی و ئەوانە وجودی بووە و هەر لە تولی ئەو یەک ساڵە حکوومەتی تەبەکاری ئیسلامی حملەی نظامی بە ئەنواع و ئەقسام ئەمکاناتی موشکباران و زەوینی و ئەوانەی بۆ ئوردوگاکانی ئۆپۆزیسیۆن ئەنجام داوە و شتێکی تازە نییە ئەوە تازەیە کاتەوە وە ئەوڕۆ بۆ ئێمە بەرچاو کەوتووە هەم مەسئلەی تنوتیژیەکە کە لە ناو جامعەی ئێرانە لەلایەن کۆمەڵانی خەڵکۆ دش بە حکوومەتی ئیسلامی وجودی هەیە ئیلتیهاب و تنوتیژیەکە لەم ڕۆژانە مردمی کوردستان مردمی شارەکانی ئێران خەریکن خۆیان ئامادەکەن بۆ ئاعتسابی گشتی بۆ جەمۆبوون و ڕێزگرتن لە یادی ئینقلابی ژن ژیان ئازادی بۆ بەشداریان لەسەر مەزاری مەحسا ژینای ئەمینی و باقی گیانبەختکردوانی عەزیزی تر سەقز و شارەکانی تر ئەمە جیاوازیەکە کە جمهوری ئیسلامی بە مانۆڕی نظامی بە تەبلیغات بە دیپلۆماسیە کە لە بینی دەوڵەتی مرکزی و ئەقلیمی کوردستان و خۆیاهەیەتی بەرجەستەی کردووەسەوە خۆمان ئاگادارین ئوردوگاگەرێکی مستەلح نەماون ئۆپۆزیسیۆن هیچ وەختێ ئەمەلیاتی نظامی تەواوی نەکردووە سازمان یافتە لەلایەن خۆیەوە لەناو ئێران ئەو تەوافقاتە و ئەو بەحسانە ئەکرێت ئەوە مەسەلەی مهمە بە نەزەری من ئەم ئینقلابی ژنجیان ئازادیە گەری پێ وایە بەم مانۆرانە یا بە پەرتکردنی چەند موشک و نزیکبوونەوە بە مەرزەکان و حرەکەتی نظامی ئەتوانێ ئەو تنوتیژیەوە لە کوردستانە وا لە ئێرانە ئەلعان وجودی هەیە کەمی بکاتەوە
ورەی ئاعتراز و اعتساب و ناڕەزایەتیەکان کەم کاتەوە کە بە نەزەری من خەیاڵێکی باتڵە بۆ دەلیلە کۆمەڵانی خەڵک لەگەڵ میلیتاریزم لەگەڵ تعدید لەگەڵ ئێحزار حتا لەگەڵ ئێدامهایەکی دەستەجەمعی تەواوی ئەوانە ئاشتان شتێک نییە ئەوڕۆ ئێمە بینیوێتمان لەلایەن ئەم حکوومەتی تەبەکار و جەنایەتکارەوە دەنەتیجە بە نەزەم ڕێحەلی هەرەوەیە کە ئێمە ئەم تونوتی ژیانە ئەم ئامادەبوونە بۆ ئاعتساب بۆ مانگرتنی گشتی بۆ جەمەبوون لە شارەکانە بەتایبەت لەسەر مەزاری مەسا تونوتیشتر بکەینەوە ئەمە جوابێ محکەمە بە نەزەری من وە کۆمەڵانی خەڵک قەتعەن ئەم دەرک و ئاگاییە کۆمەڵایەتی و ئاعترازیانە زۆرە کە بەم شکڵە جواب بنەوە ئێمە شاهد بووین وەختێک رامین و زانیار و لوقمانیان ئەعدام کرد یا وەختێ فەرزادی کەماگەریان ئەعدام کرد ئەتسابی عمومی کراکە نزیک 25 شار لە کوردستانە لەو ئەتساب عمومیانە بەشداریان کرد و ئەمەڵان بە میلیۆنی کۆمەڵانی خەڵک لە کوردستانە ئەعدامیان محکوم کرد حملە بۆ سەر ئۆپۆزیسیۆنیان محکوم کرد ئەمانەمان گشتی تەجروبە کردووە دەنێت بۆیە شتێکی تازیە ئەوە تازەیە ئەم شرایطەسەوە هەستی لە عینی حاڵە بە ئەوەش ئشارە بکەین لە کوردستانە بەکتۆری کولی کوردستانی عێراقەوە لە عێراقا تەنەفر و ناڕەزایەتیەکی واقعەن کۆمەڵایەتی بەرابەر بە جمهوری ئیسلامی وجودیەیە دەوڵەتی مرکزی و ئەخلیمی کوردستان و ڕئیس جمهور و ئەو مەقاماتە لە بەغا ناتوان ئەم نادیدە بگرن خۆیان شاهد کاگستان داوای لێبوردن دەکەم پێما بێ خۆشتان ئاگادارن ئەمڕۆ وەزیری ناوخۆی عێراق لەگەڵ وەزیری ناوخۆی ئێران چاوپێکەوتنیان پێکەوە بووە لەسەر ئەم تەوافقا کە بۆ 28 مۆڵەتی ئاخریاندا لەسەر ئەمە دیارە دانیشتنیان بووە لەسەر ئەمە زانیاریتان ئەگەر هەیە بۆ ئێمەشی باس بکەن بەڵێ تێفوات حسێن ئەوڕۆ لەگەڵ ئەمیر عەبدوڵڵایانە دیداریان بۆ ئەوڕۆ بەیانی وتویانە ئێمە مۆڵەتمان 28 ئیشارەم پێ کرد و قبولی ناکەین تاوی ئاگاداریەکە ئەوەیە یانە قسەکان ئەوەیە کە ئەم دیدارە دوای شەمخانی و تەواو ئەو دیدارانترە هاتووە مرەتەبەن تەبدیلەکەن بە فشارێکی ئەمنیەتی مانۆری نظامی کە بۆ سەر ئۆپۆزیسیۆنەوە پێم وایە بەم شکڵە مەسەلەی داخلی ئێرانی پێتوانن ئارام بکەنەوە کە بە نەزەر من ئەبێ لەزمنی ئەوە کە هەر حرەکەتێ بۆ سەر ئۆپۆزیسیۆن بۆ سەر بە تایبەت ئێوە ئیشارەتان پێکرد لە کوردستانی عێراقا چەندە هەزار نەفەر ئێرانی پەناهەندە وجودیان هەیە لەوێ ماڵ و زندگیان هەیە لە ئوردوگا زندگیەکەن هەر دەستڕێژیەک بۆ سەر ئەمانە بە شکلی مانۆری نظامی بە نەزەر من ئەبێ لەلایەن کۆمەڵانی خەڵکۆ لە سەتحی ئێرانە عێراقا ئەوروپا فەوری جواب بگرێتەوە بە شکلی ئاعتراض بەگرتنی کنسولگەریەکان بە تەجەموعی گەورە لە اتحادیە ئەوروپا و خوێنێ ئەگەر لە بێسڵ کەسێک پەناهەندەیەک لە ئوردوگایە کابێ لە ئەسەر حمڵی نظامی ئەم ڕژیمی تەبەکارۆ ئەبێ لەگەڵ ناڕزایەتی تودەی کۆمەڵانی خەڵکە هەم لە سەتی جەهانە لە سەتی ئێران و کوردستانی عێراق و عێراقا ڕوبەڕووبێ ئەبێ ئێمە جوابێکی وا بدێنەوە ئەبێ ئێمە تەلاش بکەین ئەم حکوومەتی ئیسلامیە لە مەجامعی بین المللی بایکۆت بکرێت و بایکۆتی جمهوری ئیسلامی هەر ئەلعان ئێوە شاهد بوون 3-4 ڕۆژی ڕابردوو چەندانە لە تەرەف ئەمنستی و جێگەرترۆ بەیانیە لە محکومکردنی فرێک لە سەرانی حکوومەتی ئیسلامیە بڵاو بووەسەوە ئەوانیان محکوم کردو بە ناو نیشانەوە بە دەلیلی جەنایەتی‌های جەنگیوە کردویانە بە نەزەمە بەرابەر بەمەیشە بە بەم تەوافقات و قەراردادانە ئەبێ ئەم نوع ئامادەگیە لە ناو کۆمەڵانی خەڵکە ئیجاد بێت. بەڵێ کاک حسین کاک نیسان لە قسەکانیدا ئاماژەی پێدا باسی شەڕی ڕەوانشی کرد کۆماری ئیسلامی جگەل لەم شەڕە ڕەوانی کە دەیخاتە ناو مەیدانەوە و جگەل لە سەرکوتیش هیچ بژاردەیەکی کەی نییە پێم باشە بزانین لێدوانی ئێوە لەسەر هەڕەشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر لایەنە سیاسیەکانی دانیشتوو لە هەرێمی کوردستان ئەم هەڕەشانە ئێوە چۆنی لێک دەدەنەوە بەر لە هەر شتێک ئەمە واقعاً جوابێکی بەتەنیای نییە بەڵکو مەجموعەیەک لە خۆی ئەگرێت لە سەرەتاییترینیەوە ئەتانێ ئەوە بێت کە بەرحاڵ کۆماری ئیسلامی بۆ خۆی ڕژیمێکی تێرۆریستیە یعنی ڕژیمێکی
هی نییە نۆرماڵ نییە وەک ڕژیمێک کە بارحاڵ ئەم تا ئیسا لە هاتنە سەرکاریە و تا ئیسا بە بحران نانەوە تا ئەو جیەیە کە بۆی کریا بێت ئیسە لە ڕووی ئیشتبای خۆیە بحرانێکی ساز کردووە یا ئەوەی کە ئاگاهانە بحرانێکی ساز کردگە بووە وەکە جەو فەزایە کە خۆی گەرەکیە بەسەر کۆمەلگا بیسەپێنێت ئەمیش یەکێک لەوانەسە دوومین شتێکە ئینسانە توانێت ئیشارەی پێ بکە ئەویش ئەم تەوازن قوای نێونەتەوە یەسا کە وەختێک ئەگەر دەورانێک دەوران جەنگی سارد بووگە و معلوم بووگە هەر کەسێک جێگەی خۆی چییە بەش خۆی چییە جێگەی خۆی چییە تەوانی چییە ئیسە عانە لەم دەورانە زلهێزەکان واقعەن لە ناو خۆیانە وان نییە کە ئەو سیستمە قبولیەی دەوران جەنگ سەرد قبول بکەن نە ئەوە کە هەر ئەو دەورانە دوای جەنگ سەرد کە ئامریکا پێی وابوو قەدەر قودرێتەوە ئیتر مەسئلەی کۆمۆنیزم تەواو بوو مەسئلەی هین تەواو بوو ئیتر شەڕسار تەواو بوو ئامریکا ئەتوانێت تەسلیم بگرێ بۆ دنیا ئەوەیشە معلوم بوو کە ئاسان پوچە هیچێک نییە وە قدرەتکەلتر وەک چین و رووسیە جارێکی تراتەوە مەیان و بارحاڵ هەر کامێک لەمانە بەش خۆیانی گەرەکە لەم تەوازن قووا تازە دیکتاتۆرە مەحەلیەکانیش هەر کامێکی بۆ خۆی تیە کۆشێ بە هەر شێوەیەک بتوانێت لەم وەزعیەتە سوئیسفادە بکە لەم وەزعیەتە بتوانێت داوای بەشێک زیاتر بکە مەسەڵەن ئەبینی هەر ئەو سیاسەتە کە ئێران هەسی ئەینەن تورکیەش خەریکە بەڕێوەیەوە بەڵێ ئەردوغان ئەیکا نازانم جمهوری ئیسلامیەکە سووریە حتا ئەیکا دەوڵەت عێراقیکە ئەمەیچە لێرە ئەتوانێت بەشێکی ئەم فکرە هاو بەشە بێ کە ئەم دەوڵەتێنە هەسیان لەسەر ئەوەی کە حکوومەتێک هەز لە کوردستانە بلاخرە حکوومەتی هەرێم ئەلا ڕغمەوە ئێمە قبولمان بێ قبولمان نەبێت نازانم ناڕزایەتی مردم بێت سیاست دروست یا غەڵەتیان بێت هەر شتێک بەڵام چوارچێوەیەکە هەیبەتێکە حکوومەتێکە وجودی هەست و ئەم چوار دەوڵەتە لە بەرنمەیەکی نەنووسراو یا بارحاڵی سەر لە پشپەردەر بۆ خۆیان مزاکرایان کردوێ قسەیان کردووە بەش خۆیشیان دیاری کردووە بەڵام ئێمە ڕەنگە لی نەزانین چیان کردو چیان نەکردووە بەڵام لەم نەزەرە هاوبەشیانە ئەوان گەرکیانە ئەم حکوومەت هەرێمە بە شێوەیەک دای ماڵن یانێ بارحاڵ لە مەحتەوای خۆی خاڵی بکەنەوە بێدەسەڵاتی بکەن بەڵێ بەشێک لەم حرەکەتگەلە لە واقع ئەمانە بەهانەز ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە کوردستانی عێراقا بەهانەیەکە بۆ ئەم نابودکردن خودیا بداخرە بێ احترامکردن خودە ئەم حکوومەت هەرێمە بەداخەوی سە دەوڵەت عێراقیش نەدەوڵەسەن نە پارلمانێک هەست نە نازانم دەوڵەتێکی ڕسمی هەست هەر کامێک لەمانە هەم تورکیە و هەم ئێران گەرەکیانە بە شێوەیەک ئەم عێراقی داهات و دابمەرزێنن کە ئەوان بلاخرە ساهم خۆیان بێ مەسەڵەن ئیزە تورکیە 50 کیلومتر لە خاک کوردستانی داگیر کردووە و تیا ناچێتە دەرەوە دوایی ئەوە لە قەلب ئوروپا قبرسی چەندین ساڵە داگیر کردە بەشێکی هەر نەچووسە دەریژەوە بالاخرە لەو تەوازن قووا ئەم سوئیسفاداکە ئەنا مەسەڵەن لەوە بەرتر ئەگەر تورکیە وەک عزوێکی ناتۆ کارێکی وای بکردایەت مەسەڵەن لە رووسیا موشەکی بگردایەت یەک ڕۆژ قبولی ناکرد ئەمریکا بەڵام ئیسە لەم تەوازن قووا خەریکە عینی پێوە یعنی ئاوانسی پێوە و تورکی لەوە ئیسفاداکە یا ئێران لەم گشتە فشارا کە بۆ سەر ئێران هاتووە جمهوری ئیسلامی کەفتە مەقتەعێکە واقعەن ئەحساسی کرد سقوتەکە دەوڵەتەکان دەوڵەت ئەمریکا دەوڵەت ئوروپایی بە جێگەی ئەوە کە ئەم فشارگە لە زیاکەن بۆ ئەوەی کە اعتراضات و مبارزات فرەتر عەلەی جمهوری ئیسلامی بێت ئەمانە لە ژێرە و خەریک بوون ژێر بەژێر بۆ مەنافع خۆیان بۆ ئەوە مامەڵە لێریانەکەت مەسەڵەن دەوڵەت ئەمریکا بۆ ئەوە کە بتوانێت چەندانە زندانی خۆیان ئازادکە حازرە چەند میلیارد پوڵ این ئێران کە بلاخرە زەخیرە کریا لای ئەوانە ئازادی کا بۆیان یا باوە بلاخرە ئەیواتە سەفحێتر چاوپۆشیەکان لێ لەو تەحریمەکە خۆیان کردیگەنە یعنی ئەمانە سا بۆ ئەم زیا خوازیگە لەسە کە ئێران ئەم حرەکەتاکە بەڵام بە تەور واقعی ئەو قسە و باسی کانەسانە فەرمێت عینەن وایە ئەمە بەشێکی
فشار داخلیەکە کە لەسەر کۆماری ئیسلامی هەست کۆماری ئیسلامی ئائیسانە هیچ خەتەرێکی خارجی تهدیدی ناکە تەنیا خەتەرێک کە ئەتوانێت تهدیدی کا و بیکێشێتە ژێر پرسیار ئێعتراز و مبارزاتی ناوەوەی ئێرانە ئەم ئێعترازات و مبارزە و ئدامەی شۆڕشی ژیناس کە جمهوری ئیسلامی لێ ئەترسێ بە تەواو مەعنا دەی بۆ ئەوە کە ئەم شۆڕشە منحرفکە بۆ ئەوە کە بتوانێت فعالین و هەڵسوڕاوان دڵ سەرد کاتە و تەسیرە بلاخرە ئەم حرەکەتاکە ئەم جەو فەزا بۆ وجود تێرێت کە گویا مەسەڵەن حێزی ئۆپۆزیسیۆن داماڵێت دێچەکیەکە یا ئەینێرێتە ئوردوگایەتر و ئەمانە لەواقع ئەمانە فرۆفیشاڵی جەنگیە بەشێ فرەتری ئەگینا ئێمە پێشمەرگە بووین دەوران خۆی وەک لێ کانەسان ئازانین یا بداخرە پێشمەرگە لە کوردستانە کێف نییە بەرزایی نییە لە کوردستانە ئێمە لەسەری و شەڕمان نەکردوێت و بلاخرە یا زۆر جار ئێمە حمڵەمان کردووە پایگایلمان کردووە زۆر جار بووگە دەوڵەت حمڵی کردوێ پاشەکشێمان کردووە نە ئەی بووگە نە مەردم ڕۆحیەیان زەعیف بووگە نە هیچێ ئیسێ ئێمە لێرا بلاخرە ئەو بەشیەوە پێشمەرگەس و ئەو پێی وایە مەسەڵەن ئەماوانە پێشمەرگە بلاخرە ئەچی لە شوێن خۆیان خۆ ئەم کوردستانە بۆ هیچ کەسێک تا ئیسە وان نەوگە بتوانێت کۆنتترۆلی کا هیچ کە پێشمەرگە نەبێ ئەتوانێت داخرە نیوری پێشمەرگا گەگەرەی بێ هەرتانێ ئدامە پێیاکە بۆ شخۆوا خۆێ بەڵام ئەو بەشە وەک پەنابەر و وەک بنیامەرێک کە بلاخرە لە هەر وڵاتێکە پەنابەر هەست ئەم جەماعەتە بلاخرە پەنابەرن ئەم دەوڵەتە ئەم حکوومەتە ئەم هەرێمە بلاخرە موەزەفە گیانەمانە پارێزێ بە شێوەیە ئەمانە بلاخرە جێگەی تریان نییە ڕێ کوێنە جێگەی ئەمانە دەشێ ئەگەر گەرەکی بێشێت دانەدانە ماڵەکان لە کوردستان عێراق بگەڕێت و ئەمانە بێرێ خۆ ئەمانە لە ئوردوگایەکانین وەک ئوردوگای مجاهدین وەکەوەی کانەسان وتی ئێمە فەرقمان لێەوە مجاهدینە بە تەور واقعی وایە مجاهدین بەشێک لە مردم عێراق نەبوو بەشێک لە مردم کوردستان نەبوو ولی ئێمە بەشێک لە مردم کوردستانین هەر ئیمڕۆ ئەو مشکڵێ بێتە بەرەو بۆ ئوردوگا ئەو جەمعە بە 2 ساعتیش ناوەهانە ناو دانەدانە ماڵەکانە لە شارەکان دەوروبەرە و سکانیان پیا کردی و هیچ کەس ناتوانێت زۆریان لێ بکە نەتەنیا زۆریان لێ ناکەن بۆ بە دڵ و گیانیان پەزێرن دەی ئەمە بەرحاڵ جمهوری ئیسلامی فقط عینەکەی بۆمێنێتەوە بە تۆر واقعی جارێکی تر ڕەزالەت و زەلالەتێک تر ئەتوانێت تەجربە بکە یعنی هیچ ئازانجێکی بۆی نییە بە تۆر واقعی بەڵێ دەستخۆش کاگستان کاک حسین لە قسەکانی دا ئیشارەی بە داگیرکاری تورکیا کە سنوور تێدە پەڕێنێ و ساڵهایە ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتریش لەم خاکە داگیر دەکات ئەم دەور و نەخشی بڵێن حکوومەتی عێراق یا ئەم داگیرکاریەی خودی دەوڵەتی تورکیا و بوونی هێزەکانی ئەمریکا لەم وەزعەتەی ئێستادا ئێوە ئەوە چۆن لێک دەدەنەوە ئەمە بە دەرەجەیەک سابقەیەکی توولانیە یانێ قوتبەندیە کە کوردستانی عێراق و کولەن عێراق لە منتەقا لە بینی دەوڵەتەکانی لەلایەکەوە تورکیا عەرەبستانی سعودی و جمهوری ئیسلامی تیا قەراری گرتووە بەتۆری واقعی وایە کە ئەم خۆتان تەجروبەتان کرد کەرکووکتان لە بیرە 2 هەفتە لەوە پێش چە تەقسیم بەندیەک بە بۆنەی حزوری دەوڵەتی تورکیا حەشتی شعبی جمهوری ئیسلامی دەوڵەتی مرکزی عێراق کە حتانەیان هێش نیروهای حزبی دموکراتی کوردستانی عێراق بڕێتەوە لەوێ مستەقەر ببێت ئەم تورکیا جمهوری ئیسلامی ئارایشانە و وجودی هەیە حدودی زیاتر لە 10 ساڵە هەست تورکیا 50 کیلومتر زیاتر پێشڕەوی کردووە بە شایەک لە مناتقی مهمی کوردستانی عێراق و بەرەو سووریە و بەرەو مەرزەکانی ئەمقیتری خاکی کوردستانی تەسەڕف کردووە جمهوری ئیسلامی عێراق بە تایبەت کوردستان بە بەشی سلەیمانیە و ئەوانە هەروەکو ئوستانی خۆی چاولەکە نیروهای سپای بەدر نیروهای سپای پاسداران حەشتی شعبی بەسیجی حەشتی شعبی دروست کردووە لە بەغا و لە جێگەری تر ئەمان حتا حاضر دەبوون ئەو ڕفران دۆمەوە قەراب و ساڵی 1997 و فکرکەم
بەرگوزار بێت حدودی 3-4-5 ساڵ لەمەوبەر حتا حاضر نەبوون ئەوەیشە قبول بکەن دەرنەتیجە و قەتعاً دەوڵەت‌های منتەقە هەم بە بۆنەی رابطەی توجاریە و گومریکاتە و هەم بە بۆنەی ئەوە کە حتا ئەو نوع فدرالیزمە کە حسێنی شارە پێکرد کە من بە دەرەجەیەک ئەبەت بە فاکتورهایەکی تر لەگەڵ یا موافقم ناتوانن قبول بکەن چون خودی موقعیەتی ئەحزابی حاکمی ئەقلیمی کوردستان و نوعی رابطەیان لەگەڵ جمهوری ئیسلامی و دەوڵەتی تورکیە و تەقسیمبەندی ئەمان لە بینی ئێران و تورکیە ئەوانیشە فاکتورهایەکن دەرنەتیجە خۆب ئەمانیانە ئیسفادە لێ کردووە و قەتعاً ئەرتەشی دەوڵەتی مرکزی و دەوڵەتی مرکزی پێخۆشە ئەرتەش لە تواو مناتقی مەرزی و عمقی کورسانی عێراقا مستەقەر بێ و ئیتر ئەو ئەنازە لە مانۆری ئەحزاب و ئەقلیمی کوردستانیش نەمێنێ تا ئەمانە واقعیەتێکن بەڵام ئێستا چییە؟ ئێستا بە نەزەر من خاڵی سەرەکی ئەوەیە کە جمهوری ئیسلامی وەکو ڕەشترین و تەبەهکارترین ڕژیمی منتەقە دەستی کۆتا بێتەوە لە مانۆری نظامی لە عێراق و لە کوردستانی عێراقا بە تایبەت ئەم بە نەزەر من سەرەکی تری مەسئلە است وەگەرنە مەسەلەی تورکیا تەجروبەی کەرکووک تەواوی ئەوانە ئێمە ئەوڕۆ بە چاوی خۆمان ئەیبینین و نەخش و دەوری دەوڵەتەکان لەو منتەقە چاومان لێتی خۆ مەسەلەی مەنابعی توجاریە گومریکیە ساڵانە لە مەرزی تورکیە و عێراقا کوردستانی عێراق خۆتان نەزانن چەند ملیارد دلار تجارەتە کردی ئەمە بەش ئەمدەی ئەو پوڵانە چێتە کوێ ئەچێتی گیفانی دارودەسای دەوڵەتی تورکی فاشیستی تورکی ئۆردوغان یا باندهایەکی تری بێستا توجاری هەر لە مەرزی ئێران و عێراقا چەند ملیارد دلار منابعی توجاریە چێتە دەستی سپای پاسداران هەشتی شعبی پێ دروستەکەن ترۆریزمی پێ تەخوێتەکەن لە عێراق و لە کوردستانی عێراقا و مردم ئەمە ئازانن بە نەزەر من مردم ئاگاهن لەسەر رابطەی دەوڵەتەکان لەگەڵ یەکاوە تەمەعک و سوود ئەندوزیەک و نەخشەیە خەریکن ئەی ڕێژن و مرەتەبەن بردویانە سەبەرەوە لەو منتەقا مهم ئەوەسەکە ئەمە تەبدیل بێ بە ئاگاهیەوە لەزانی من مهم ئەوەسەکە لە بینی ئەمانە بەتایبەت جمهوری ئیسلامی دەستی کۆتا بێتەوە و ئەویشا لە گرەوی تەقویەت و پێشبردی موفقیت ئامیزی ئینقلابی ژنجیان ئازادیە تا سەرنگونی ئەگەر جمهوری ئیسلامی لە منتەقەی خاوەرمیانە واقعاً سەرنگون بێ هەمومان ئەتوانین سەنەد ئیمزاکەین سەعادەت و خۆشبەختی لە توای ئەو منتەقە تەزمین شدەست ئەتوانێت تەزمین ئەمە مەسەلەیەکی مهمە. پرسیار کاگنسان تا چەندە یاسا ڕێستانە و دەوڵەتیەکان ڕێگە ئەدەن بەم پەلامار و داگیرکاریانی مەسەن دەوڵەتانی ئێران بە تایبەت کۆماری ئیسلامی کە ئەوە هەڕەشەکانی بەکردداری دەربێنێت بەنظر من هێشتا ئەکسڵ عەمەڵی ئۆپۆزیسیۆن و رابطەیەک ئەم ئۆپۆزیسیۆن بە تایبەت و مستەقرە لە کوردستانی عێراقا لەگەڵ ئەم هجوومە و دەوڵەت بێستا کشوەرهای حقوقی بەشەری نەهادهای ئەمنستی ئەمانە هێشتا فعال نییە من لە سوالی یەکی لەو سوالانە ئیشارەم پێکرد یەکی لەو ڕێ چون ئەلعان ئێمە شاهدین هەر لەم بینە ئەمنستی چەندان بەیانیە دژ بە مەقاماتی حکوومەتی ئیسلامی بڵاوکرێتەوە ساڵ هەر لە وەختی ئینقلابی ژنجیان ئازادیە هەشتۆمان لەبەر لەوە پێش وتیان چەندین نەفەر لە تێکۆشەرانی ئەمنستی و حقوقی بەشەری دنیا وتیان ئێران کشوەرێکی وێرانگەرە ئەمە سادە نییە بۆ حکوومەتێ وێرانگەری معرفی بکەیت دەنەجە بۆ ئەم مەسئلەی بە نەزەر من تهدیدات و تەوافق و قەراردادانە فاکتۆری بینەلملەلی بەتایبەت فشارهێنان بۆ بایکۆتی جمهوری ئیسلامی فشارهێنان بۆ ئەوە کە جمهوری ئیسلامی ئیجازەی نییە لە مەرزەکانە حتا بەم شکڵە مانۆری نظامی ئەنجام بدات پەناهەندە گیانی هەزاران پەناهەندە بخاتە خەتەر فاکتۆرێکی مهمە بەنظر من ئەبێ ئەمە فعال بێتەوە هەموو سازمانەکان ئەوە ها لەوێ مستەقر یان نییە وەکو ئێمە وەکو تەواوی سازمان و ئەحزاب و نەهادها و تەواوی جامعە ئەبێ بە نەزەر من بەرابەر بەم مەسەلە بە لەحازی بینەلملەلی و فعال بێت و
بە تێبکۆشی جمهوری ئیسلامی بخینە سەر منگەنەیەکی فشاری بین المللی بە شعاری بایکۆت و دنیا بزانێت کە خەریکە چه جەنایەتێک بۆ پەناهەندە لەوێ ڕقم لێدرێت. سور باشە بینەرێکی ئازیزیشمان پامێکی هەر لەسەر ئەم باسە نردووە دەستخۆشی کردووە و سلااو ڕێز و تایبەتی بۆ میوانانی ئازیزی نردووە نووسێتی من لە شاری سەقس پێم باشە ئەم ئەم نووسراوە کورتەی من لەم بەرنامە زیندوەتاندا بخێنەوە هەمیشە ڕۆژهەڵات پاڵپشتی باشوور بووە و تەنیا دەتوانم ئەوەندە بڵم یەکێک لە میوانەکانتان ئاماژەی بەڕاگەاندنێک کردووە بەس ئەمە بەس نییە دەبێت ئێمە چاوەڕوانیمان لە خەڵکی باشوور هەیە بە هەموو هێزیەوە پاڵپشتی ڕۆژهەڵات و بەتایبەت پاڵپشتی هێزە سیاسیەکان بن بۆ سەرم هەڕەشە و گوڕەشەی کە کۆماری ئیسلامی کردوێتی زۆر سپاس بۆ ئازیزە نازناویشی نەناردووە کە لە سەقزەوە پامەکەی نردووە سپاس بۆ ئازیزە بۆ شارێکە بە زۆر بە دروستی کردی هەمیشە ڕۆژهەڵات پاڵپشتی باشوور بووە لە هەموو شرایەتێکدا کاگ حسین بابێنەوە سەر ئێرە ها لەسەر ئەم قسەی ئەم بینەرەشمان بە پامەی کە نردوێتی قسە بکەین بەڕاستی وەک ئەو جۆرەی کە کاگنسان ئاماژەی پێدا ئێمە هەر بەڕاگەاندنێک کە لەلایەن کەسایەتیە هەڵسوراوە سیاسیەکان بڵین کەسایەتیە ناودارەکان ڕووناک بیران دیارە بڵێ ڕاگەاندنێکیان بڵاو کردەوە پشتیوانی خۆیان بۆ ئەم بانگەوازە بە تایبەت و مەحکومکردی پەلاماری کۆماری ئیسلامی داوە هەر بە قەولی ئەو بینەرەمان کە و پامەی نردووە تەنیا ئەمە بەس نییە چاوەڕوانیمان دەبێت لە خەڵکی باشوور چی بێ بە تایبەت ئایا واقعەتەکان چین واقعیت سەرەکی ترین واقعیتەوەسە ئێمە خەڵکێکی هاوچارە نووسین و لە دەورانە مەترسیدارەکانە لەو دۆرانە سەختیەکانە ئەم هاوچارە نووسیە خۆی نیشاندا مەسەڵەن لە هەر وەختێکە بە فەرزێژم لە وەختێکە ئۆجەڵان دەستگیرە کرێت لە کوردستانی تورکیا لە جێیەکی وەک شار سنەم مردم ئەڕژنە خیابان بێترس لە مقابل ڕژیم کۆماری ئیسلامیە ناترسن تێنە خیابان و جمهوری ئیسلامی دەستنەپارێز لیانەدا زۆر کەس گیانی بەخت کرد یا وەختێک لە جەرەیان ئاوارەیەکانی شاری کوردستانی عێراقا ئێمە خۆمان لەو وەختە لە کوردستانی عێراقا بووین مەقەڕەکانی ئێمە بەو بۆنەوە بلاخەرە ڕژیمی سەدام حەمڵەی پێنا کرد پڕ بوو لە هێزە سیاسیەکان لە خەڵکی عادی جیالەوە ئەم خەڵکن لە هەر وەختێکە ئاوارە بووگن چوونەسە کوردستانی عێراق ئەمانە کەمترین کەسیان چوەسە کەمپەکان بەڵکو لە ماڵ خەڵک بریانەسە ماڵ خۆیان وەک کەس و کار خۆیان چاویان لیان کردووە ئەم هاوچارە نووسیە بەرحاڵ ئینتزارێکی بێجێگە نییە کە ئێمە گەرەکمان بێت ئینتزارمان بێت کە بەرحاڵ ئەم خەڵکە هەڵسن ئێعترازکەن بە شێوەی جەماوەری بە شێوەی ڕێکخراو بە شێوەی متەمەدنانە و لە حکوومەتەکەی خۆیان لە هەرێم لە دەوڵەتی عێراق داوا بکەن کە بەرحاڵ مەرزەکان خۆی پارێزێ ئەم خەڵکە کەهان لێرا وەک پەنابرن کانسان فەرمویان دەورەی 10,000 نەفەر شاید بێت لە کوردستانی عێراقا بەرحاڵ ئەمانە کەسانێکن کە وەک هەموو پەنابەرێکی لە سەراسەر دنیا گیانیە نەشێ پارێزن و داواکەن لە نەهادن دەوڵەتیەکان لە UN لە ئەم شتێرەکە بلاخەرە مافی پەنابەران بلاخەرە داواکەن کە ئەمەش بەری پێبگیریە مەش پێشی پێبگیریە من ئەو حرەکەتە کە ئەو جەمعە لە ڕووناکبیران و کەسە ناسراوەکان کردیانە بە نەزەرم حرەکەتێکی باشە بەڵام خەڵکی کوردستانی عێراق ئەبێ ئەوە وەک بانگەوازێک چاو لێ بکەن کە ئەمە پێشڕەوان کەسانی ساحێ و ناو هونەرمەند ئەمانە بلاخەرە کەسانێکن کە هاتنە سەر دەنگ و ئەبێ جواوە ئەو دەنگە بنەوە جواوە ئەو بانگەوازە بنەوە و بڕن بەدەمیەوە ئەمە ئەتوانێت یەکگرتووی بە وجود بێرێت حتا لەمە بۆ خۆی ئەتانە بێتە بەشێک لە خەبات درستە پشتیبانیە لە کوردستان لە ئەم پەنابەریەلە بەڵام خودە ئەوەی کە ئەم خەڵکە
جارێکی تر گەرەکیان بێت لە چارەنووس خۆیانە دەخاڵەتکەن بە شێوەی سازماندراوە بە شێوەی ئەوەی کە بێنە مەیان و داواکەن لە حکوومەتەکان خۆیان کە چوارچێوەی مەرزەکەی خۆیان بلاخرە حکوومەتی هەرێم ئەبێ ئەوە قدرەت و توانایی بێت کە ئین پارێزێ دەوروبەر خۆی پارێزێ هەروواکە چۆن مقابل دڕندەیەکی بەتفەڕ وەک داعشە حاضر بوون و چوونە شەڕ و شەڕێکیان کرد و کوشتێکیاندا ئێمە خۆ گەرەکمان نییە ئەمە شەڕێک بە کوردستانی عێراق تەحمێڵکەین بەڵام وەختێک ئەمە وەک حکوومەتێکە وەختی وەک دەوڵەتێکە بلاخرە لە لەحاز نێو دەوڵەتیە و ئەم حەقیە هەست ئەم ئیمتیازیە هەست کە لە سەطحی بینالمللیە مەترحیکە کە من وڵاتێکم بۆ خۆم تایسە بلاخرە وەک وڵاتێک خۆمم پاراستووە من حەز ناکەم بلاخرە کەسەر بێت لە وڵاتەکەی منە پەنابەر بکوژێت نازانم حمڵەی پێکاژن و مناو مردم بڕێ حمڵە کاتە کەمپەکانیان معلومە ئێمە ئەو کەمپلە کەمپلێکی نظامی نین کار نظامی لێنە ڕوو بە ئێران ناکرێت ئەو کەسانە لێنا بلاخر دانیشتن زندگی عادی خۆیانەکەن وەک هەر کەسێک کە زندگیەکە لێنا ئەمە بەرحاڵ خواستێکی بەرهەقە من زۆر سپاسی ئەو بینەرە خۆشەویستاکەم بۆ تێبینیەکەی بە نظر من دوور لە انتظار نییە و بنیام جێگەی خۆشاری جێگەی خۆیە بێ انتظارمان بێ بەڵێ زۆر سپاس کاک حسێن کاک نیسان بابینە لە بەرەسان دێنە سەرم بانگەوازەکە لەلایەن ئەم 6 حیزب و بەتایبەت کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران جگە لەم بانگەوازە هاوبەشە ڕاگەیاندنی هاوبەشیشی داوە لەگەڵ لایەنە چەپ و سۆسیالیستەکان بابینە سەر ئێرە دیارە گەلێک هەوڵ دراوە لە دەرەوەی وڵات کە بە گەرمی و بە شێوەیەکی شیاو ڕێز لە ساڵگەردی شۆڕشی ژینا بگیرێت تا ئێستا چی کراوە و پێویستە چیش بکرێت نظر من خودی بانگەوازەکان زۆر ئەهمیەتی هەیە هەم ئەو بانگەوازانە وایە شارەتان پێکرد ئەم بانگەوازهایی کە تەواوی ئەحزابی چەپ و کۆمونیستی لە ئێرانە داویانە تەوافقێکی زۆر گەورە هەیە لەسەر ئێتساب لەسەر کۆبوونەوە لەسەر بەشداربوونی کۆمەڵانی خەڵک لەسەر مەزاری ژینا لە ئایچیە تەواوی ئەمانە بە نەزەر من ئەو نقطە ئیشتراک و هاوبەشەیە وجودی هەیە و خارج لەوە بە نەزەر من ئێمە شاهدی چەند بانگەوازی ترین لە سەطحی سەراسەری ئێرانە و لە کوردستانی ئێرانە خودی مقاومەت و بانگەوازی ئەمجەدی ئەمینی باوکی ژینا بە نەزەر من مهمترین بانگەواز بوو و مهمترین جوابێ بوو کە بە زەرب و زەختی ئیدارەی ئەتلاعات و ئەمنیەتی جمهوری ئیسلامی داوە وتی ژینا کچی تەواوی ئێرانە و ناتوانین مردم مەحروم بکەین لەوەکە بۆ کچی خۆیان مەراسم نەگرن یا ئەگەر لە بیرتان بێ بەیانیەیە کە هەفتەیە پێشوو فعالینی سنفی و ئەسنافی سەقز دایان لە وەرزشکاران ئەدەب و تەئاتر لە معلمان لە دانیشتووە لە دانش ئاموزان ڕۆژی ژینا بکەن بە ڕۆژی ئێتراز ڕۆژی جەمبوونەوە و کەسبە و بازار دوکانەکانیان دابخەن ئێتساب بکەن و یا هەر ئێستا ئێمە شاهدی چەندین بێسا فەراخان و بەیانیە لەلایەن کاریگەرانەوە لەلایەن معلمانە و فعالینی سنفی و تەواوی ئەوانە بە نەزەر من بۆیە لە شروعی بەرنامەکە ئیشارەمان پێداکە التهابی جامعە مرتبەن ئەڕواتەبان و ئەم بەیانیانە بە نەزەر من التهابە و ئەم تەحەڕوکیە لە جامعەی ئێرانە و لە کوردستانە زۆرتر کردووە و تەواوی ئەمانە بە نەزەر من مهمە بە هەمیشە ئەمە مکانیزمێ بەتایبەت لە کوردستانی ئێرانە کە بێسا تەحەزوب یافتە فەراخانی ئەحزاب تەوەجۆی پێکرێت لە کوردستانی ئێرانە و لە ناو تەبەقەی کارگەر و معلمان و دانشجوها لە سەطحی سەراسەری ئێرە هەزاران ڕەهبەر و سخەنگوو هەیە کە ئەعتبار و ئۆتۆریتەیان هەیە لەو جامعە خودی ئەم شۆڕشی ژنیان ئازادیە وا متعەین بووە کە لە ناو خۆیان تەیفێکی وەسع چەند هەزار نەفەری
سخەنگو و ڕاهبەر و بنیامی با ئۆتۆریتەی تیاپەیە بووە کە مرەتەبەن لەم بینات بینیمانە مەشغەڵەیان لە میدیای ئیجتماعیۆ لە نووسینەکانە ئەوەیە کە بلەخەرە ساڵڕۆژی ئینقلابی ژنجیان ئازادی بەرگوزار بێت دەورێکی لە ئەم جنبشە دەست پێ بکە ئەمانە بە نەزەمە جایگایەکی تایبەتی هەیە بۆ دەلیلە هەم لە کورسانە تەحەزوب و تەحەزوب یافتگی و بانگەوازەکان تاسیری هەیە لە سەتی سەراسەریە کولی مکانیزمی اجتماعی جامعە بەم شکڵە و ئیشارەم پێدا گۆڕراوە من فکرەکەمەوە ئەمانە ئەو نقطە التهابن کە تەبدیلەوێ بە بێسڵا هاوبەشیەک و اتحادێکی زۆر بەرز لە ناو کۆمەڵانی خەڵکە بۆ ڕێزگرتن لە یادی مەحسا یا ژینای ئەمینی عەزیز و بۆ یادی تەواوی ئەو زیاتر لە 500 نەفەر عەزیزە کە ئێمە لە شۆڕشی ژنجیان ئازادیە لە دەستیانماندا یانیان بەخت کرد و هەروەها ئەبێتە یادی عازیزی ئەو هەزاران نەفەر دادخا و شۆڕش گێڕە کە بەتایبەت لە کوردستانە لە زیندانەکانی ئێرانە بە دەستی ڕژیمی جەنایەتکاری جمهوری ئیسلامی ئێدام کراون و ئەمە جنبشێکی واقعەن خەویە جنبشێکە کە ئەگەر سەرێکی خانەوادەهای دادخان لە کوردستان و لە سەتی ئێرانەکە ئەلان 500 نەفرن لە کوردستانە هەزاران نەفەر دادخاو گیان بەخ کردو هەیە لە سەتی سەراسەری ئێرانە دەها و سەدها نەفەر کە هەن لە گۆڕستانەکانی جۆراوەک و پارکی لالە و جێگەری تر لەوێ ئەدامهای دەسە جەمعی کراون تەواوی ئەمانە جنبشایەکی زۆر واقعی و اجتماعی و ئینسانی و ئەحساسیە کە ئەوڕۆ ئەبینن خەریکن بە یەکەوە هاودەنگ ئەبن بۆ ڕێزگرتن لە یادی یەک ساڵبوونی شۆڕشی ژنجیان ئازادی. بەڵێ کاک حسین پرسیارێکمان لە بۆکانەوە بواتوە هەڵبەت دوتێتی پێم خۆشە ڕای هەردوو میوانی بەڕێز لەسەرم پرسیارە بیستم سێتی پرسیارێکم بوو کە ئەگەر بکرێت هەردوو میوانەکەتان بە جیاواز جوابی بدەنەوە بەڕای ئێوە کاتی ئەوە نییە تەواوی هێزە چەپەکان و ئەحزابی چەپی کوردستان و ئێران دەنگ و بانگەوازی هاوبەشیان بێت بۆ ئەم کاتەی شۆڕش و بەرامبەر بە خەڵک بە یەکدەنگی خۆیان هیوایەکی بەرز دروستکەن؟ بەڵێ کاک حسێن سەرەتا زۆر باش من سپاسی ئەو بینێرە خۆشەویستاکەم بە بڕوای من داخوازێکی بەجێگەیە بە تۆر واقعی ئەمە یەکێک لە ئارەزووەکانی ئێمە وەک جەرایانێکی چەپکە خۆمان بە جەرایانێکی چەپ و سۆسیالیستی داهانین و ڕەوابەتی باشمجمان هەیە لە هەموو جەرایاناتی چەپە تەواو تەلاشمان ئەوەسە کە ئێمە بتوانین حتا ئەگەر نەتوانین لەژێر چەترێکا لەژێر سەقفێکا بین بەڵام ئەتوانین ئێمە کاری هاوبەش بکەین ئەتوانین لەسەر خاڵە هاوبەشەکانمان یا لەسەر ئەو چتگەلەوە توافق عمومیمان هەست لەسەرەوانە بڕیار بین کاری جەمعی بکەین و ئیتفاقەن تەنیا ئێمە تەجربەیشمان هەز لەما حتا لەو وەختەو کە شۆڕشی ژینا دەسی پێکرد بۆ یەک نمونەی بووچکێژم لە هێزەکانی کوردستانی ئەوانەی کە نیروی موسەلەحیان بوو زۆر ئێمە تحت فشار بووین لەلایەن لاوان و کەسانە و کە لە ناوەوە بوون کە هێزی نظامی بنێرینەوە بۆ کوردستان ئێمە هێزە سیاسیەکان لە تەوافقێکی عمومیە بەو نەتیجە گەیشتین کە ئێمە نابێ ئەو کارە بکەین و بردمانە بەرەو یعنی بە تەلاش بە قسە بە گفتوگۆ حرەکەتێکی هاوبەشمان بردە بەرەو کە کوردستان ئێمە دەستپێکەری میلیتاریجێکردنەوەی کوردستان نەبین شتێک کە جمهوری ئیسلامی حەزی پێکە وە گەرەکیە کوردستان لە باقیەی ئێران جیا بکاتەوە بەم شکڵە ئەمە حرەکەتێکی مثبت بووگە یا ئیسا ئەم تەوافقەکە ئەکرێت بۆ ئەوەی کە ڕۆژێکی دیاری کراو لەسەری قسە بکرێت بە نەزەر من ئەمانە هەمووی فشارێکی عمومی و خواستێکی عمومیە کە لەسەر ئەحزابی سیاسیج فشار داانێت و بلاخرە زەختە خاتە سەریان کە جواو نیازێک بدەنەوە کۆمەڵانی خەڵک لە هەرچی زیاتر نیازیان بە یەکگرتووی اتحاد و کاری سازمان یافتەست ئەگەر ئەحزابی سیاسی هەر کامێکی بۆ خۆی ئۆتۆریتەی هەست ئەگەر بە شێوەی جەمعیج ئەم ئۆتۆریتە بنوێنن
ئەم ئتحاد و هاوپشتیە لە ناو جەماوەرە زۆرترەکەنەوە دڵگەرمی بۆ وجوودێرن و بە تایبەت ئەگەر جەریاناتی چەپ ئەلا ڕەغم هەرنەوە اختلاف نەزەرێکی سیاسی لەسەر فرەیەک مەسایل ئێمە بمان بێت بەڵام خاڵی هاوبەشمان ئەو نە زۆرە کە ئەکرێت واقعان ئێمە لەسەر دانەدانەوانە تەوافقکەین و کاری هاوبەش بکەین لەسەر ئەم شتێدا ئێمە تەلاشەکەین بۆەوە پێمان خۆشە پێمان باشە و ئارەزوومانەوەسە کە بتوانین چەترێکی چەپی گەورە لە سەراسەر کوردستان و ئێرانە بە وجود بێت کە واقعان خۆی ئامادە بکە بۆ ئەوەی کە بتوانێت نەقش بنوێنێ بۆ ئەوەی کە بتوانێت تەئسیردا بنێ بۆ ئەوەی کە بتوانێت ئالتەرناتیو سازکە لە مقابڵ ڕژیمی کۆماری ئیسلامیە خواست گیان هەر خۆشتان ئاماژەتان پێدا دیارە ئێمە خاڵی ئێمە بە خااتیەوەی کە خاڵی هاوبەشە دیارە ئەم بانگەوازش دەرکرا بۆ 25 خەرمانان وەکو مانگرتنی گشتی دیارە لێرە 6 حیزب بە سیاسەتی جیاواز و بە ئیستراتیژی جیاوازەوە چون خاڵی هاوبەش زۆر بوو ئەم کۆدەنگیان پێکێنا بۆچی باشە ئەم کۆدەنگیە لە دەرەوەی وڵات لەگەڵ ئۆپۆزیسیۆنی گەلانی ئێران پێک نەهات کە ئەو جۆرێک کە بۆ خۆت دەڵێ خۆ دیارە خاڵی هاوبەشیش لە بینی ئەواندا زۆر بووە ئایا پێتان وانە بوو باشتر دەبوو کە کۆدەنگیەکی ئاواش پێش بێت لە دەرەوەی وڵات لەگەڵ ئۆپۆزیسیۆنی گەلانی ئێران ئەوەی کە ئێم ئەرزم کردی ئەوەی ئارەزووی ئێمە بۆی تێ کۆشین بەڵام ئیتر ئەحزابی سیاسیە کە بۆ خۆی بەسەڵەن لە دەرەوەی وڵات ئەگەر ئەو فشارە کە کۆمەڵانی خەڵک لەسەر خۆیان ئەحساسیەکەن و زەرورەت هاودەنگی و اتحاد و بە هەم پەیوەستگی و ئەوانە ئەکەن ئەگەر ئەمانیش ئەم زەرورەتیانە ئەحساس کردایەت بە تۆ واقعی ئەم فشارە لە سەریان بوایەت 100% دانە بەدانە تێکۆشانیان بوو بۆ ئەوە کە بتوانن بە جێگەی ئەوە اختلافەکان زیاتر بکەنەوە یا لەسەر اختلافەکان زۆرتر بچن لەسەر خاڵە هاوبەشەکانە چون بۆ ئەوە کە بتوانین بە یەکە کارێکی هاوبەش بکەین پێم وایە ئەکریا بەداخەوە ئەگەر تایهێژ نەکریاگە بەرحاڵ دوور نییە بە تایبەت گەرەکمەوە بێژم کە کۆماری ئیسلامی ڕووخاندنی کۆماری ئیسلامی سەرنگونی کۆماری ئیسلامی ئەگەر تا چەند ساڵ لەمەوە بەرفەقەت خواست و ئارەزووی ئەحزابی سیاسی بوو ئیسە بوەسە زەرورەتی کۆمەڵانی خەڵک هەر ڕۆژێک زیاتر ئەم ڕژیمە بمێنێتەوە جەنایەتێکی فرەترە خوڵقێنێ گیانی ئازیزانێکی فرەتر لە بینەوە و لە نەتیجا ئەمە تەنیا خواست نییە تەنیا ئارزوویەکی شیرین نییە ئیمکان پەزیرە کە ڕژیمی کۆماری ئیسلامی سەرنگون بکرێت و زەرورەتە ئیتر تەنیا ئارزووی ئەحزاب سیاسی نییە زەرورەتێک نییە کە ئەحزاب سیاسی دەرکیکەن بەڵکو کۆمەڵانی خەڵک بە ڕەگ و پێسیانە دەرکیان کردووە کە هیچ ڕێگە ئومیدێک بۆ ئەوەی کە لە چوارچێوەی ئێرانە بتوانن بە حەدە ئەقل ژیانێ بگەین لە چوارچێوەی نظامی جمهوری ئیسلامی ناتوان پێ بگەین ئەشێن لە جمهوری ئیسلامی ڕەت بن ئەمە نەتەنیا معتەرزین نەتەنیا ئۆپۆزیسیۆن نەتەنیا کۆمەڵانی خەڵکی معتەرز حتا جەریانی ئیسلاح تەڵەبی ناوخۆییان بۆ قەناعەتە گەیین کە ئەشێ لە جمهوری ئیسلامی ڕەت بن بەرحاڵ دەی ئەگەر واسە ئەبێ ئەم زەرورەتە دەرکەین کە کاری تەنیا حزبێک نییە ڕووخانی جمهوری ئیسلامی کاری مەجموعەیەکی کاری مشترک سازمان دراو و واقعا کاری چڕوپڕی گەرەکە بۆ ئەم کارە بە نظر من دێرە ئەشی بیکەین زۆر باشە کاک میسان لەسەر خواستی ئەم بینەرەمان چون پێی باش بوو ڕای بەرەزیشتان بیستن ئەوان سڵاو دەکەم لە خەمەتی ئەو بینەرە خۆشەویستە و دەستی خۆش پێ دەخاڵەتێکی فعالی کردووە قەتعەن ئەوە ئێمە تەجروبان کردووە یا من یا کاک حسێن زیاتر لە 40 ساڵە من ئەبەتە کەمێ زۆرتر حدودی نزیک 6 ساڵە 55 ساڵە فعالی سیاسیم و زۆر پیرترم ئەوە من تەجروبەم کردووە کۆمەڵانی خەڵک هەمیشە نزیکبوون و هاوبەشی ئۆپۆزیسیۆنیان پێخۆشە چۆن ئەوان ناڕوانن بزانن ئەو نقطە ئیدۆلۆژیک بنە لەگەڵ نقطەی ئیدۆلۆژی و فکری تۆ چه تەفاوەتێکیە مادام چالشێکی مشترکیان بێ لە جامعە مەسەلەن سەرنگونی جمهوری ئیسلامی یا مەسەلەن بەرگریکردن لە ئێعدام لەغوی مەجازاتی ئێعدام یا مەسئلەی ئازادی زندانیانی سیاسی یا کارگەرانی زندانی هەمیشە کۆمەڵانی خەڵک واقعا تەرەفداری ئەم بەشە بوون کە بە تێکرا
هاودەنگیەکی زۆرتر لە ناو جامعە ئۆپۆزیسیۆنهای مختلف بۆ وجودی بێت. خودی ئەم شۆڕشی ژینە ئازمونهایەکی زۆر گەورەی بوو. هەم لەلایەکۆ من لە بیرمە وەکو کەسی لە ڕەهبەری حزبی کۆمونیست کارگەریە ئاگادارم هەمیشە ئێمە تەلاشمان کردووە لەگەڵ سازمانهای تر بەتایبەت حزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵی حزبی کۆمونیستی ئێران هاودەنگیەکی زۆرتر ایجادکەین بۆ فراخان بە ئاعتساب ئیدەکەمان مەترح کردە لەگەڵ ڕەهبەرانی جۆرا و جۆرا تەماسمان کرد. خودی ئەمە ئەو زەرورەتیە بە نەزەر من هاوردووە سەبەرەوە. خودی ئەم فراخانها وا وجودی هەیە، حزوری من لە بەرنامە ئێوە، حزوری ئێوە لە بەرنامە ئێمە، هاوبەشیمان هاودەنگیمان بۆ بە جێگەگەیاندنی فراخانەکان بەنظەرم خودی ئەوە نقطە مثبەتها و ڕۆشنێکە کە لەناو جامعە وجودی هەیە. بەڵام ئێوە ئیشارەتان کرد بە خارجی کشوەر. ئەوە من شاهدم لە خارجی کشوەرە هەر بەشایەکی زۆر لە ئۆپۆزیسیۆن کە وەکو ئێمە فکرەکەن وەکو خۆمان فکرەکەنەوە حداقە لە کشوەرگەر ئەوروپاییە هاودەنگن بۆ بەرگوزاری تەظاهرات و ڕێژە لە ڕۆژی مەسا ڕۆژی 25 شەهری وەرە ئەوە وجودی هەیە. بەڵام ئەگەر ئەمە تەعمیم بدرێتە سەر تەیفهای وەسیعتری ئۆپۆزیسیۆن کەمێ سەختە لەبەرەوە ئێمە تەجروبەی جۆرج تاونمان هەیە، تەجروبەی سەڵتەنەت تەڵەبەکانمان هەیە، تەجروبەی خراپکاری و شاهوڵابازی ئەوانمان هەیە کە چەندێ زەربەیاندا لە تەجمعاتی مردم دەنەتیجە خودی ئەم ئازمونەشە تاسیری کردوە سەرەوە کە ئەحزابی ئۆپۆزیسیۆن وەختێک فراخانەدەن بە وەختی ئەحساسەکەن کە ئەبێ کۆمەڵانی زۆرتر و ئەحزابی زۆرتر لە دەوروبەری فراخانەکانیانە جەمەوبن چه خاستایەکی مشخص بنووسن مەترەحیکەن بانگەوازی بکەن بۆ ئەوە کە ئتحاد و هەمبەستگی و یەکگرتوویەکی زۆرتر بە وجود بێ. بەنظرم ئەمە پێشڕەویە کە بە نسبەتی هەر دەورەیەکی تر و قەتعەن ئێمە بەش بە حاڵی خۆمان هەمیشە ئامادە بووین کە لە فراخان بە ئاعتساب بۆ ئازادی زندانیانی سیاسی بۆ هەر مەسئلەیەکی کۆمەڵایەتی و اجتماعی و سیاسی لە جامعەی کوردستانە هەیە حتمما ئەو هاودەنگیە بە وجود بێری. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەش کاگنسان. کاک حسین بابینەوە لای بەڕێستان دیارە 3 ڕۆژمانمەوە بۆ 25 خەرمانان بۆ بانگەوازێک کە لەم ڕۆژەدا مانگرتنی گشتی بەڕێوە بچێت. پێشنیارتان بۆ چالاکوانان و هەڵسوڕانی بەشدار لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا چییە کە بتوانن بە شێوەیەکی شیاو ئەم مانگرتنە گشتی بێت و سەراسەری بکەنەوە؟ پێشنیاری ئێوە چییە؟ بزانی چۆنە ئەم مەسئلە بارحاڵ مەسئلەیەکی جددیە، مەسئلەی ئێعتساب عمومی سازمانداینی دوای ئەوە خەڵکەکە بەوە قەناعەت پێکردنی کە لەم ڕۆژە ئەهمیەتەکەی چییە. ئەمە بە تەنیا ئیطلاعیەیەک و بەیانیەیەکی حزبێک و دوو حزب و حتا چەند حزبی بەیانیەیەکی مشتەرەک بن بە تەنیا ئەوە نابێت، بەڵکو ئەمە هەڵسوڕاوانێکی مەحەلی گەرەکە کە حزوریان هەست، خەڵکەکە ئەیان ناسن، ئیتمینانیان پیان هەست و خەڵک باوەڕی پیان هەست کە ئەمانە حزوریان بێت و مردمەکە تەشویقکەن بۆ ئەوە و زەرورەتەکەی باسکەن کە ئەمە حرەکەتێکی جەمعیە، حرەکەتێکی گشتیە و ئێمە ئەگەر گەرەکمانە حرەکەتێکی ئاوا بکەین بارحاڵ بە یەکەوەشێ دەسە جەمعی بیکەین و حرەکەتەکەمان ئەبێ موافقیت ئامیز بێ بۆ ئەوەی کە بەرچاو بێ، بۆ ئەوەی کە ڕژیمی کۆماری ئیسلامی حەساوێکمان بۆ باسکە بۆ ئەوەی کە وانییە ئەمە هەر وەختی ئەو گەرەکیە بە مەیل خۆی شەڕ بە ئێمە بفرۆشێت، نازانم شەڕ بە ئەحزابی سیاسی بفرۆشێت یا ئەوەی کە بارحاڵ مەیان شەڕ ئەو دیاری بکە. بەڵکو ئەیمڕۆ لەم ڕۆژە لە ڕۆژی 25 خەرمانانە کە ڕۆژی ئەحساب عمومیە، ئەم ڕۆژە ڕۆژێکە کە ئێمە دیاریمان کردیە بۆ ئەم ململانیە لەگەڵ کۆماری ئیسلامیە بە شێوەی سازماندرا و خۆمان ڕۆژەکەیمان تەعین کردووە، خۆمان ڕۆژەکەیمان دیاری کردووە و بلاخرە شێوەی حرەکەتەکە یا تاکتیک مۆبارزاتی خۆمان بە شێوەی ئێعتساب سازمانداوە. ئەمە
ئەهمیەتی هەز لەم شەرایەتە لەبەر خاترەوە هەر کارێکتر تۆ بیکەیت ڕەنگە خەتەراتێک یا ئەوەی کە کۆماری ئیسلامی بتوانێت دەخاڵەت و نظامی گەری بکار یا نازانم کوشت و بڕ بکار یا ئەمانە بکە دەست جمهوری ئیسلامی لەم حرەکەتی لە کۆتاوێتەوە لە ئێحسابێکی عمومی ئاوە هەر کەسێک لە شوێن خۆی لە ماڵ خۆی ناچێتە سەرکار لە ماڵ خۆی دانیشێت دوکاندارە دوکانەکەی تەحتێڵەکە مەدرسەس ناچێتە مەدرسە معلمە ناچێتە سەر کلاسەکەی کاریگەرە ناچێتە کارخانە خۆ ناتوانن بە زۆر دانەدانێ ئەم مەردمە بکێشنە دەرەوە بیان وەن کاریان پێ بکەن بیان وەن مەدرسە مەسەلەکە هە لە سەرەوە و وەختێک های لێ ئەحساب عمومیە وەختێک ئۆتۆبوسەکان گشتی ئەحسابەکە وەختێ ئەم ترانسپۆرتە عمومیە لە ئەحساب عمومیەکەن معلومە ئەمە خۆی ئەوێتە دەلیلی بۆەوە کە مردم نەچن وەختێ ئەحساب بۆ منی ناچێت ناتوانم بچم بچی بچم یعنی کولەن ئەگەر دەسە جەمعی بێ ئەگەر بەیەکەوە هاو ئاهەنگ بێت و هەماهەنگ بێت و فعالینی مەحەلی بتوانن ئەم خەڵکەی دەوروبەر خۆیان بەو قەناعەتە بگەێنن و زەرورەتەکەی دەرک بکەن یعنی بیناسێن و پیانیان بێژن بە نەزەرم ئەکرێەوە کوردستان تەجربەی بانی هەستەوە بە تەور واقعی ئێمە چەندین حساب عمومی بە جێگە بڕیاسە بەرەو و واقعەن دەنگی داسە نەتەنیا لە سەد ئێرانە لە سەد دنیا قسەی لێکریاگە ئەمە بەرحاڵ ئەهمیەتەکەی هالەوەوە بە نەزەر من ئەکرێت واقعان ئەکرێت ئێمە من بۆ خۆم شاهدەوە مە هەم کە با تۆجو بۆی کە لە ڕەهبەری کۆمەڵا بووم هەمیشە لە کومێتێ مەرکەزیە بووم هەر احتسابێکی عمومی یا هەر حرەکەتێکی لەمنەوە ئەبووێت ئێمە بە خۆمانەوە یا فقط بە ڕووی ئارەزوو ویستی خۆمانەوە نەچوین بۆی تا نەچوێتین پرسیارمان نەکردوێت لە مەحەلا هەڵسوڕاوانی مەحەلی نەزەریانمان نەخواستوێت و نەزەر موافقەت ئەوانمان جەرب نەکردی نەمانتوانیە فەراخان بێت بەڵێ ئەوە بەرحاڵ ئەهمیەتی هەست بەڵێ ئێمە کەمتر لە سێ دەقەمان کاتی بەرنامەکەمان ماوە پێم خۆشە لە کۆتاییدا بە کورتی هەردوو بەڕێستان ئەگەر قسێکی نەوتراوە و قسێکە پێویستە بکرێت فەرموو بەڵام کەمتر لە سێ دەقەیە لەسەر ئەو پرسیارە واکردنەوە لە بەش ئاخری قسەکانی کاک حسێنی عەزیزە دامێ بدەم ئێحساب هەمیشە میکانیزمێکی یا شێوەیەکی ئێتراز و مەبارزەی کۆمەڵانی خەڵک بووە کە بشکلی میلیۆنی چەندە هەزار چەند سەد هەزار نەفەری لە مەبارزەی کا بەشداری بکەن لەم دەورەی ئینقلابی ژیان ئازادیە بە نەزەر من سوورەت مەسەلەکە تۆزێ گۆڕدرا ئێمە شاهد بووین وەختێک بێسا ئەم مەسئولیەتی دانش ئامۆزان دەستی پێکرد لە سەخزە خودی مردمی شاری سەخز ڕۆژێک تەواو ئەتسابێکی زۆر شکوهمەندی کلاسیکی باشیان لە بەیانی زۆ تا ئێوارە ئەنجامدا دش بە مەسئولیەتەکان و لە ماوەی ئەم یەک ساڵە هەشت ئێتساب فراخان دراوە هەم ئەحزابی سیاسی فراخانیان داوە هەمین کێ وەک ئیشارەم پێدا دەها و سەدها و زیاتر لە فعالینی ناو جامعە لە سازماندەهی ئەو ئێتساباتە هەمیشە بەشداریان بووە ئەگەر بەشێکی کە کاک حسێن بە دروستی شارێ پێکە پرسوڕاوێژی ئێمەیە لەگەڵ ئەوانە تاسیری هەیە خودی ئەوانیش یەکێک لە فعالینی بێسا سازماندەهی ئێتساب و ئێترازاتی کۆمەڵایەتی بوون بەنظەم ئەم مکانیزمە زۆر قەویە ئەم پۆتانسیێلە زۆر مثبەتە لە ناو جامعەی ئێرانە بە کوردستانە بە تایبەت وجودی هەیە ئەبێ ئەمە زۆرتر فعالتر بێت مەشوەرەت و ڕاوێژێکی زۆرتر بکەن بەیەکەوە و ئەمە توانێت فاکتۆرێکی مهم بێ لە سەرکەوتنی ئێتسابە بەڵێ زۆر زۆر سپاس کاک حسێن دەزانم وەخت کەمە بەرحاڵ فقط ئارەزووەکەم بتوانین لەم ڕۆژە باشە بەخۆ ئێتسابێکی وەها شکۆمەند بۆینە بەرەو بە ڕای گشتیمان بە نیرو تەوانمان بە خەلاقیەتمان بە سازماندەهیمان کە بتوانێت واقعەن وەرچەرخانێک بێت لەم دوای ئەم شۆڕشی ژینا کە بالاخرە تاکتیک خۆیانیان ئەوەز کرد لە نەتیجەی سەرکوتی زیاترە و لە نەتیجەی
ئەو هەموو خەسارە کە لێمان کەفتویە وە کانستانی شاری پێک زیاتر لە 500 نەفەر عەزیزمان لە دەستاغا کە هەر کامیکیانەمانە گەنجینەیەک بوون بۆ ئێمە بارحەڵ تاکتیک ئەوەسکریاوە ئەم ئێعتسابە لەم ڕۆژە سەرکەوتنی ئەتوانێ وەرچەرخانێک بێت بۆ درێژەدان بەم شۆڕشە بە شێوەیە مختلف بە شێوەی جۆراجۆر هیوادارم ئەم ڕۆژە ڕۆژێکی شکۆدار بێت. بەڵێ هیوادارم زۆر زۆر سپاس بۆ هەردوو بەڕێز کاک نیسان نەودینان ئەندامی ڕێبەری حیزبی کۆمونیستی کرێکاری و کاک حسین حەمیدی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە زۆر خۆشحاڵتان کردین کە بەشدار بوون لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم ڕۆماندا زۆر سپاسان لێوە تەشەکورە زۆر سپاس بەداخە و کاک خسرۆ نەبوو هیوادارم وەختێتر بێت و بارحاڵ بەڵێ بەداخەوە زۆر سپاس بۆ ئێوەی ئازیز. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست بەگەشتینە کۆتایی بەرنامەی ڕاستەوخۆی ئەم ڕۆژمان بەیانی پێنجشەممە حەوت بە کاتی باشوور حەوتونی بە کاتی ڕۆژهەڵات دووبارە بەرنامەی لایڤمان دەبێت و ئێوەش دەتوانن ڕاستەوخۆ بەو ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی تەلەفۆنەکەتانەوە هەیە لە تۆڕمیدیای واتساپ ڕاو بۆ چوونتان بنووسن دەشتوانە هەر لێستا و پرسیارەکانتان بنێرن و ئێمەش لەگەڵ میوانانی ئازیز دەخینە بەر باس و لێکۆڵینەوە. زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون و بینەر و بیسەری ئەم بەرنامەیەش بوون و هیوادارین کە کەڵکی پێویستیشان لێ وەرگربێت و جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویستیش بێت. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان. غربتی بیوارا و پرچی رود هواری کرد نای مجر داری صدارا جینا شهیدی ام جارا جینا شهیدی ام جارا جینا شهیدی ام جارا جینا شهیدی ام جارا